ناکۆکی نێوان لایەنەکانی کوردستان و چارەسەر نەکردنی قەیرانەکان وای کردووە حکوومەتی بەغدا لە هەوڵی ئەوەدا بێت بۆ ڕێگریکردن لەوەی ناوچەدابڕاوەکان نەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئاستەنگ دروست بکات. چالاکوانانی خورماتوش ئەو هەوڵانەی حکوومەتی بەغدا بە شۆڤێنی دەزانن. حزب و لایەنە سیاسیەکانی تورکمان لە عێراقدا کۆنفرانسێکیان بەست لە شاری بەغدا بە مەبەستی ئەوەی کە یەک هەڵوێست بن سەبارەت بە هەندێک پرس لە ناو عێراق و ناوچەکەدا. لە کۆنفرانسەکەیانە کە پێم وابێ هەندێک لە بەرپرسە گەورەکانی باڵای عێراقش بەشداریان تێدا کرد. لە کۆنفرانسەکەی داوای ئەوەیان کرد کە شاری دووس خورماتوو و هەروەها شاری تەلعفەر لە قەزاوە بکرێنە پارێزگا و هەروەها لە هەمان کاتا داوای ئەوەیان کردکەوە شاری کەرکووک بکرێتە هەرێمێکی سربەخۆ. بەدیدی چاودێران حکوومەتی بەغدا لە پیلانگەڕی بەردەوامدایە دژی ناوچەدابڕاوەکان بۆیە داواکارن سەرکردایەتی کورد نێوماڵی کورد ڕێک بخات و چارەنووسی ناوچەدابڕاوەکان یەکلا بکاتەوە بەپێی مادە دەستوریەکانی عێراقی لەگەڵ حکوومەتی ناوەندا. تا لەم ڕۆژانەی ڕابردووە هەموو لایە کاگەدارە کە ئەوان یەکێک لەو پیلانانەکەەوە هەستی پێئەکرێ و لە ڕاگەاندنەکان شابڵاوکرا بەستنی کۆنفرانسێک بوو کە تورکمانەکانیان کۆ کردەوە لە بەغدا و کۆنفرانسێکیان بۆیان ڕێخست بۆ ئەوەی پێشنیاریان کرد بۆ ئەوەی کە شاری خورماتوو و شاری تەلعفەر هەردووکی بکرێتە پارێزگا و مشاوەرەی ئەویانە کردکوە ئەو دوو پارێزگایە لە پاڵ کەرکووکە هەمووی بکرێتە هەرێمێک و جیا بکرێتەوە لە کوردستان. ئەم پیلانانە ئەبێ حکوومەتی هەرێم و قیادەی سیاسی کورد ئاگادار بێت لە پاش نەمانی داعش کۆمەڵێک شت لە پێشەوە بە تایبەتی بۆ ناوچە کێشە لەسەرەکان. بەستنی کۆنگرەی هێزە تورکمانەکان بۆ دروستکردنی هەرێمێکی سربەخۆ لە سنووری کەرکووک و ناوچەدابڕاوەکان لە بەغدا و بە ئامادەبوونی بەرپرسانی باڵای حکوومەتی ناوەندی زەنگێکی مەترسیدارە بۆ قۆناغی دوای داعش کە بۆ یەکلاکەرەوەی ناوچەدابڕاوەکان گرفتینەوە دروست دەکات. لە بری جێبەجێکردنی دەستور حکوومەتی ناوەندی بە پێچەوانەی مادەی 140ەوە کۆنفرانسێکی بۆ هێزە تورکمانەکان لە بەغدا بەست کە تیایدا داوا دەکەن خورماتوو و تەلعفەر بکرێت بە پارێزگا لە چوارچێوەی کەرکووکدا ببنە هەرێمێکی سربەخۆ. چاودێرانیش ئاماژەبەوە دەکەن پێویست دەکات سەرکردایەتی کورد لە ئاست ئەم پیلانی حکوومەتی ناوەندی بێدەنگ نەبێت. کاروان حەبیب، کوردسات، نیوز، خورماتوو.